حکمی بەردەوامە و بەڕێز سەرۆک بارزانی سەرۆکی هەرێمێ و پێشکەوتنی ئەوێ لە ڕووی ئەیمار و لە ڕووی بنیادەوە من خۆشم لە وێنەکانەوە دەبینم و برادەرەکانیشم بۆم باس دەکەن پێشکەوتنێکی بەرچاو بەخۆیەوە دەبینێ لەم پێشکەوتن و بەرەو پێشنەوە تورکیا چەندێک بتوانێت جێدەست لێبێ ئێمە ئەوەندە دڵخۆشین و بە دڵنیاییشەوە دەستپێکی پەخشی سۆرانی دڵنیاین کە لەوەی ئەم پەیوەندیانە بەرەو پێشتر دەبا چونکە زمانێک مانای مرۆڤێکە دوو زمان مانای دوو مرۆڤە پێغەمبەریشمان فێربوونی زمان و مرۆڤەکان لە ڕێگەی ئەو زمانەوە پەیوەندی لەگەڵێک دروست بکەن گرنگی ئەو مامەباز دەکا ئێمە لەم جۆگرافیادا بەم دیلە بەم زمانە و هاوڵاتیانی براکانی کورد و تورکیش بۆ گوێگرتن و فێربوون و زانینی ئەم زمانە ئەو دۆستایەتی و ئەو پەیوەندی و ئەو بازرگانەی کە هەیە لە نێواندا زیاتر پەرە پێبسەنن بەڕێز جێگری سەربیزان دەبێ هەمان پرسال ساین باشمەکان یاردمجم ئانی سۆڕی بەڕێز سەرۆک بەرزانی بەڕای بەڕێستان کردەوەی بەشی شێوەزاری سوێن لە کەناڵی ئەسمانی تەرەتە شەجا چی کاریگەرێکی دەبێت لەسەر پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستانی عێراق و تورکیادا بەتایبەتی لەم ساڵانەی دواییدا پەیوەندیەکان لە گەشەسەندنێکی بەرچاوی بخۆبینەوە ilişkilerin tam iyi bir geliştiği bir بێگومان کاریگەریەکی زۆر ئەلێنی دەبی هەر وەک خۆشتان دەزانن لە هەرێمی کوردستانی عێراق بەشی هەرە زۆری بە لەهجەی کرمانجوی خۆڕوو قسە دەکەن و ئەو پەیوەندیانەی کە ئیم بوو ئەو ئاستەی کە پەیوەندیە هەرێمی کوردستان و تورکیا گەشتوتێ ئاستێکی زۆر بەرزە و بێگومان ئەم کردنەوەی بەهجەی کرمانجوی خۆڕوو لە تەرەتە شەش